وادەی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتیارەیە ماشکرا بوو. هەفتەی داهاتوو عێراق و ئەمریکا لەبارەی نرخی دۆلار کۆ دەبنەوە. ئیسماعیل هەنیە دەڵێت نزیکین لە ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلدا. لاتیوار نیوز و سلااوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. کەمال محەممەد ساڵح وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەت یاریمی کوردستان بە وەکالەت ڕایگەیاند. هەوڵەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بەردەوامن بۆ دووبارە هەناردەکردنی نەوتی کوردستان. ڕاشی گەیاند تورکیا و عێراق ئامادەی خۆیان بۆ هەناردەکردنەوەی نەوتی کوردستان دەربڕیوە. تاکە کێشەی بەردەم دەستپێکردنەوەی پرۆسەکە تێچووی دەرهێنان و بەرهەمێنانی نەوتە و کار بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیەش دەکرێت. وەزیری سامانە سروشتیەکان ئاشکرای کرد کۆتایی ئەم مانگە شاندێک حکوومەت یاریمی کوردستان بۆ تاوتوێکردنی پرسی هەناردەکردنەوەی نەوت لەگەڵ بەرپرسانی عێراق سەردانی بەغدا دەکات. وتیشی پێشبینی دەکەم کۆتایی ئەم ساڵ نەوتی کوردستان هەناردە بکرێتەوە. ئاماژەی بەوەشدا ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی کوردستان با بڕی زیاتر لە 7 میلیارد دلار زیانی ئابووری بە عێراق گەیاندووە. سەرۆکوەزیرانی عێراق بۆ گفتوگۆکردن لەبارەی کۆبوونەوەی داهاتووی بانکی ناوەندی و دۆخیامنی عێراق و پاراستنی یاسایشی نێردە دیپلۆماسی و هێزەبیانیەکانی وڵاتانی دیکە لە عێراق کۆبوونەوە. نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق بڵاوی کردەوە محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ ئالینا ڕۆمان نووسێکی باڵیۆزی ئەمریکا لە عێراق کۆبوونەوە و گفتوگۆیان لەبارەی هەماهەنگی نێوان بانکی ناوەندی و وەزارەتی گەنجینەی ئەمریکا کرد. هەر لە کۆبوونەوەکەدا محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە عێراق پابندە بە پاراستنی نێردە دیپلۆماسی و ڕاوێژکارە سەربازیەکان. هەروەها زەمینیەکانی عێراق غەرکی یاسای خۆیان لە پاراستنی سەفامگیری خاکی عێراق تێدەپەڕێنن. ئەمڕۆ سێشەممە 21 تشرینی دووەمی 2023 ڕۆژنامەی ڕۆیتەرز بڵاوی کردەوە. ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەب سیاسی حەماس لە نامەیەکدا لە ڕێگەی یەکێک لە هاوکارەکانی بۆ ڕۆژنامەکەی ناردووە ئاماژەی بەوە داوە وزودنەوەکەی نزیکە لەوەی بگاتە ڕێکەوتنێن لەگەڵ حکوومەتی ئیسرائیلدا سەرڕای بەردەوامی شەڕۆپێک دادانەکان لە کەرتی غەزدا. لەو نامەیە کە بۆ ڕۆژنامەی ڕۆیتەرزی ناردووە ئیسماعیل هەنیە دەڵێت بەرپرسانی بزودنەوەی حەماس نزیکن لە گەیشتن بە ڕێکەوتنێک لەگەڵ ئیسرائیلەکاندا. ئەمەشمانەی وایە بزودنەوەکان نێوەندگیریەکەی بەرپرسانی قەتەریان قبول کردووە بۆ ڕاگررتنی شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیلدا. لایەکی ترەوە بەرپرسانی حەماس بە کەناڵی جەزیرەیان ڕاگەیاندووە گفتوگۆکان لەسەر بنەمای ئەوە دەبن کە ماوەی چەند ئاگربەستەکە درێژە دەکێشێت. هەروەها ئاسانکاری و ئامادەکاری بۆ ڕێگەدان بە ناردنی هاوکاری مرۆیی بۆ کەرتی غەزە و دواتریش ئاڵوگۆڕکردنی دیلەکانی شێردەستی حەماس لەگەڵ و فەڵەستینیانەی ئێستا لە زیندانەکانی ئیسرائیلدان. سێواڵم پێشکەشکردن شاد بن.